خوێندکاری ژیر بە هیوای کاتەی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 167 لاپەڕا 167 شیکاری پرسیارەکان بۆ شیکاری ڕاهێنانی 24 هەتا 26 وێنەکەی بەرامبەر بەکار بهێنە. ئەو وێنەی بەرامبەر پرسیاری 24 ناو لە دوو گۆشەی سەر بەرامبەر بنێ ڕوونی بکەوە چۆن ئەمە دەزانی. دوو گۆشەی سەر بەرامبەر پێک دێن ئەگەر ئەمن هێڵەکی ڕاستم هەبوو لەگەڵ هێڵەکی دیکە یەکتریان بڕی دوو هێڵی ڕاست مۆرەکە و سۆرەکە یەکتر دەبڕن کەواتە گۆشەی یەک لەگەڵ گۆشەی چار دوو گۆشەی سەر بەرامبەرن یەکسانیشن لە هەمان کات جووتن. ئەوە تەواو. پرسیاری 25 ناو لە هەموو دوو گۆشەیەکی هاوسێ بنێ ڕوونی بکەوە کوزانیت. گۆشەی هاوسێ واتە ئەو گۆشەیە کە یەک خاڵیان خاڵی سەری گۆشەکە هاو بەشە و هەروەها یەک تیشکیش هاو بەشە. بۆ وێنە ئەو تیشکە کەسکە ئەو گۆشەی ژمارە یەک و گۆشەی ژمارە دوو بە یەک دەبەستیتەوە کەواتە ئەو دوو گۆشەیە هاوسێن. ئەو تیشکە کەسکە دەیان بەستیتەوە کە هاو بەشە. لێرە ئەو تیشکە شینە هاو بەشە لە مابەینی گۆشەی دوو و گۆشەی ئەوش سەوزە ئەو تیشکە شینە گۆشەی دوو و گۆشەی سێ دەبەستیتەوە بە یەک وەکو برێی هاوسێنە. ئەو جارەی ئەو تیشکە سۆرە کام گۆشە و کام گۆشە گۆشەی سێ و گۆشەی چار هاوسێنە. ئەو جارەی ئەو تیشکە مۆرە کامە گۆشە گۆشەی چار و گۆشەی پێنج هاوسێنە. ئەو جارەی ئەو تیشکە زەردە گۆشەی پێنج و گۆشەی یەک بە یەک دەبەستیتەوە یان هاو بەشە لە مابەینیان بێجگە لە خاڵی کە هاو بەشە لە مابەینی هەموو گۆشەکان. ئەوە گۆشەی هاوسێشمان زانی. پرسیاری 26 ناو لە هەموو دوو گۆشەیەکی تەواوکەر و دوو گۆشەیەکی پڕکەر بنێ ڕوونی بکەوە چۆن ئەمە دەزانی. گۆشەی پڕکەر زۆر ئاسانە چونکە لەسەر ئەو هێڵەی بۆ وێنە لەولایە دوو گۆشەم هەیە بە هەردووچیان دەبنە 180. یەکەمیان گۆشە ژمارە یەکە ئەوی تکەش گۆشە ژمارە پێنجە. ئەوە گۆشەی پڕکەر. تەواوکەر ئەوەی ڕاستیوی زۆر ئاسان نییە بزانین ئەگەر هێمای گۆشەی وەستاو نەبوو. لێرە هیچ هێمای گۆشەی وەستاو نییە بەداخەوە دەبا هێمایەکەیان دروست کردبە هەتا بزانین کامە گۆشە تەواوکەرە چونکە بەبێ دروستکردنی ئەو هێمای بە چاو تەنیا نابی بڕیار لەسەر ئەوەی بدەین ئەو گۆشەیە وەستاوە یان نا. بەڵام لێرە هەرکوو هەبی ئەو گۆشەیە پێدەچی گۆشەی وەستاوبی کەواتە ئەو دوو گۆشەیە تەواوکەری یەکدینە بە هەردووچیان دەبنە 90 گۆشە سێ و گۆشە چار. بەڵام وەکو گۆتم بە چاو نابی دەبی بە پێوەربی. گۆشە سێ و گۆشە چار تەواوکەر یەکدینە بەڵام چونکە گۆشە یەک وەکو گۆشە چار بوو کەواتە گۆشە یەک و گۆشە سێش تەواوکەری یەکدینە. ئەوەش دەبی بزانین. دوو گۆشەی دیش کە دەتوانین بڵێین دیسان لەسەر ئەو هێڵەینە ئەو هێڵە گۆشەی پڕکەر ئەوەش گۆشە پێنج و ئەو گۆشە پێنجەیە لەگەڵ گۆشە چار کە بە هەردووچیان دەبنە 180.
ئەوە ئەو گۆشانە پاشان نووسرا بوو ناو لە هەموو دوو گۆشەیەکی تەواو کرد بەڵێ دوو گۆشەی تەواو کرد ئیدی ئەوها ڕۆنمان کردەوە پرسیاری 27 بۆ کام خاڵ لەم چوار خاڵە پێویستە تۆپەکە ئاراستە بکرێ بۆ ئەوەی بکەوێتە ناو گۆڵەکە یان چاڵەکە تۆپەک هەیە دەبی ئاراستەی کام لەو خاڵانە بکەم خاڵی 1 2 3 4 هەتا بکەویتە ناو گۆڵەکەواتە ئەمن ئەگەر ئەو تۆپەی بینم ئەوها ئاراستەی چاری بکەم ئایا دەکەویتە ناو گۆڵەکە یان دەگەڕێتەوە ئێرە ڕەنگە نەکەویتە ناو گۆڵەکە یان ئەمن ئەگەر ئاراستەی ژمارە 3 بکەم یان ئاراستەی ژمارە خاڵی 1 بکەم دەستە چێن دەرێ تۆپەکە ئەوها دەگەڕێتەوە ئەگەر ئاراستەی 2 بکەم چی لێ دێ ئایا دەچیتە چێندەر کەواتە دەبی بزانم لێرە تەنیا بە چاو بزانم تۆپەکەی کو ئاراستە بکەم ئەمن لێرە دروستم کردیا هەستم کرد ڕەنگە ئاراستەی ژمارە 3 بکەم یان خاڵی 3 بکەم تۆپەکە دەکەویتە ناو گۆڵەکە ئەوجا ئەوە بە چاوی من نازانم خوێندکاران ئاراستەی کامە خاڵی دەکەن ئەگەر مینی گۆڵفیان کردبی ئەگەر مینی گۆڵفتان کردبی یان ئەگەر هەر بە چاو لێرە بەڕای من وەکو گوتم ئێرە باشە ئاراستەی ئێرەی بکەم ئەوها دیارەکە دەچیتە ناو گۆڵەکە ئەوە ئەو پرسیارەش تەواو بوو پرسیاری 28 دوو گۆشە هەر یەکەیان تەواوکەر بێ لەگەڵ گۆشەی سێیەم دەگەیتە چ ئەردەر ئەنجامێک دەربارەیان ئەگەر هەردووچیان تەواوکەری گۆشەی سێیەم بوون کەواتە هەردووچیان یەکسانن پرسیاری 29 وێنەیەک بکێشە کە دوو گۆشەی سەر بەرامبەر و دوو گۆشەی هاوسێ و دوو گۆشەی تەواوکەر و دوو گۆشەی پڕکەر تیا دەربکەوێ لێرە ئەمن ئەو وێنەیەم دروست کردیا ئەو هێڵە کەسکە لەگەڵ ئەو هێڵە سۆرە ئەستونن یەکتر بڕیشن لە هەمان کات هێڵی ستونی ناواتە گۆشەی وەستاویان دروست کردیا کامە گۆشە هاوسێ زۆر ئاسانە گۆشە 3 لەگەڵ گۆشە 5 هاوسێ لە تەنیشتێکن گۆشە 5 لەگەڵ 4 لە تەنیشتێکن 4 و 2 لە تەنیشتێکن 2 و 1 لە تەنیشتێکن 1 و 3 لە تەنیشتێکن کام گۆشە تەواوکەرن گۆشە 2 و گۆشە 1 تەواوکەرن چونکە بە هەردووچیان گۆشەیەکی وەستاو پێک دەینن کە 90 پلەیە کام گۆشە پڕکەرن لەسەر ئەو هێڵە سۆرەی گۆشە 4 و گۆشە 5 پڕکەرن چونکە بە هەردووچیان دەبنا 180 هەر یەکەیان 90 گۆشە لەسەر ئەو هێڵە کەسکەش گۆشە 3 و گۆشە 5 پڕکەرن چونکە بە هەردووچیان دەبنا 180 ئەوە وەڵامی ئەو پرسیارەش پرسیاری 30 زۆر ئاسانە وابزانم ئەو پرسیارەی بهێڵمەوە پرسیاری 31 ناو لە شێوەی ئەندازەی پێدراو بنێ ناوی کو لێ دەنێن ئەو هێڵە ناوی لێ دەنێن د و هێڵی ڕاستە هێڵی د دوو ئاراستەشی هەیە واتە تیشک نییە پارچە هێڵیش نییە پرسیاری 32 ئەو دووریە بدۆزەوە
کە دەتوانرێ ببڕدرێت لە ماوەی 22 فاریزە 5 چرکە ئەگەر خێرایی 5 فاریزە 3 مەتر بوو لە هەر چرکەیەک. ئەمن یاسای دووری دەزانم کە دەکاتە خێرایی جاران کات خێرایی یەکەم هەیە کاتەکەم هەیە تەنیا هەردووچیان لێک دەدەم ئەو دوو ژمارەیە لێرە ئەمن لێکمدایە 22 5 لەگەڵ 5 و 3 لێرە هیچ پێویست ناکە لە کاتی لێکدان فاریزەی بنووسین یان نەنووسین هیچ دەورەکی نییە چونکە لە کۆتایی لێرە چەند خانە هەیە لە پاش فاریزەی 1 خانە 2 خانە ئەمنیش کە دەرئەنجامی لێکدانەکەم بەدەستینا دەژمێرم 1 خانە 2 خانە فاریزەکەی خۆمدا دەنێ. بەڵام ئەمن لێرە دەتوانم فاریزەش دانم دەتوانم دانەنێم هیچ ناگۆڕێ کەواتە دەتوانین بەو جۆرەی دووریەکەی ببینمەوە کە دەکاتە 119 فاریزە 25 لە 100 مەتر. ئەوە تەواو بووم لێرە بەو جۆرەش ئەنجامەکەش لێکدانەکەشم کردیە. پرسیاری 33 ئەوەی ڕاستی دەبی لێرە لەسەرەوە بکەمەوە چونکە تۆزەک هەز دەکەم باشە لە پێش چاوی ئێستا دروستی کەم. پرسیاری 33 هەشتا کەم 5 دابەش 3 جاراندا ئەمن هەشتایەکەی وەکو خۆی دەینمە خوارێ جارێ ئەو جا کەمەکەی دەینمە خوارێ 5 جارانی دەکەم دەکا 50 دابەش 3 ئێستا چونکە 50 دابەش 3 کەرتە هەشتایەکەش دەتوانم بکەمە کەرت 80 دابەش 1 بەخۆی 80 دابەش 1 هەموو کات ئەو هەیە هەموو ژمارەك دابەشیەکە واتە ژێرەکەی یەکە ئەگەر ژێرەکەی هەشتام کردە 3 سەرەی هەشتاش سەرەکەش هەردەبی جارانی سەی بکەم واتە دەنووسم 3 لە ژێراوە لە سەرێش دەنووسم 80 جاران 3 کەمەکەی دەینمە خوارێ 50 جارانی سەی دەکەم. پاشان 80 جاران 3 دەکاتە 240 50 لێ بڕوە دەکات چەند 240 50 لێ بڕوە 0 لێ بڕوە هەر 0 4 دە 5 لێ بڕوە 9 دووەکە بووە 1 دەکات 190 ئێستا 190 دەکەی دابەشی 3 دەکەم 19 دابەش 3 دەکات 6 جاران 3 18 1 دەمێنێتەوە 10 دابەش 3 دەکاتە 3 جاران 3 9 ئەوجا 1 دەمێنێتەوە دابەشی 3 دەکەم کاتە ئەنجامەکە دەبیتە 63 1 دابەش 3 1 بەسەر 3 ئەو های لێدێ ئەنجامەکە. ئێستا بچمە لای پرسیارەکی دیکە بزانم کام پرسیارم مایە. پرسیاری 34 ئامادەبوون 7 تواندوو کەم 5 7 تواندوو دەکات 49 5 لێ بڕوا زۆر ئاسانە 44. پرسیاری 35 دیسان ئامادەبوون یوسف 3 ئۆتۆمۆبیلی کڕی درێژی یەکەمیان 49 سانتیمەتر دووەمیان 29.5 سانتیمەتر سێیەمیان 36.85 سانتیمەتر. ویستی بە پێکەوە نووساوی یەک لە دوای یەک ڕیزیان بکە لە ناو سندوقەکە درێژیەکەی 120 سانتیمەتر بوو ئەو دووریەی لە ناو سندوقە ماوەتەوە چەندە؟ واتە ئۆتۆمبیلەکان ئەوها یەک لە دوای یەک دایانێ لە ناو سندوقەچی ئەو جە بزانین چەند مایتەوە لە ناو ئەو سندوقی. ئەمن ناچارم درێژەکانیان کۆ بکەمەوە لێرانە 49 29 50 و 36 کۆ بکەمەوە
3685 کە کۆم کردەوە دەرچوو 115 و 35 ئەو جا سندوقەکەش 120 کەم 115 فاریزە 35 فاریزەی دادەنێم لۆ ژمارە 120 دو سفریش لە پشت فاریزەی دادەنێم دا پێنجی لێ بڕوا 5 9 سێی لێ بڕوا 6 فاریزەی دەینمە خوارێ 9 پێنجی لێ بڕوا 4 دووەکە بووە یەکێکی لێ بڕوا 0 یەکێکی لێ بڕوا 0 واتە لە ناو سندوقەکەی چەند ماوە ئەو ژمارەیە ڕاستە 465. ئێستا تەواو بووم لێرە گەیشتمە لای شیکاری پرسیارەکان دەروازەیەک لەسەر هونەر. لێرە پێی ناوێ ئێرە بخینمەوە ئەو زانیاریانە دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر یەکەم جار لەبەرەوەی زۆر باش نەنووسرایتەوە بەداخەوە حەز دەکەم ئەو کوردی ئەو کتابەی چونکە وەرجێڕایە لە یان لە ئینگلیزییان لە زمانە چیتکە هەز دەکەم وەرجێڕانەکە کەم و کوڕی زۆر تێدایە لە شێوەی داڕشتن کە دەیخینمەوە هەز دەکەم یەکە کە کوردی دەخینتەوە کە هیچ کوردی نازانی ئەوها دێتە پێش جێم لەبەرەوەی باشترە نەیخینمەوە تەنیا پرسیارەکەی بخینمەوە ڕوون بکەوە ئەو پارچەی بەرامبەر لە کوێ دوو گۆشە سەربەرامبەرەکان لە خۆ دەگرێ ئەو پارچە بەرامبەر لە کوێ دوو گۆشە سەربەرامبەرەکان لە خۆ دەگرێواتە کامەنە ئەو گۆشانەی سەربەرامبەرن بێگومان ئەمن هەموو ئەو هێڵانە هەرچەندە هێڵی زۆر ڕاستیش نینە بەڵام گریمان ئەو هێڵانە ڕاستن ئەو هێڵانەی لێرە پاشان هێڵەکانی دیکەش ئەوهاکە ئەو هێڵانە دەبڕن ئاوە ناتوانم هێڵەکەی دروستکە ئەو هێڵانە هەموو ئەو هێڵانە گۆشەی سەر بەرابەر دروست دەکەن واتە ئەو گۆشەیە سەر بەرامبەرە لەگەڵەوەی ئەو گۆشەیە سەر بەرامبەرە لەگەڵەوەی ئەو گۆشەیە لەگەڵەوەی ئەو گۆشەیە لەگەڵ ئەو گۆشەی واتە زۆر گۆشە هەیە هەمویان سەر بەرامبەرن لەو پارچە بزانە ئەوجە مافورە یان قوماشە یان چییە. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.